بناوی خوای بەخشندەی میهرەبان حەمد و ثنا و سوپاس و ستایشی بێپایان بۆ خۆی پەروەردگاری جیهان، درود و سەلام لەسەر پێغەمبەری خۆشەویستمان صلی الله عليه وسلم و لەسەر ئەهل و بەیت و هەموو یاران و هەموو شوێنکەوتوانی تا کۆتا زەمان. برایانی ئازیزم، لە بابەتی تەفسیرەکەمانە لە تەفسیری سوورەتی ئەلئەنعام گەیشتوونەتە ئایەتی 111 و لاپەڕەی 142. بەئیزنی خوای پەروەردگار مامۆستا سۆران شێوازی تەفسیرکردنەکەمان ئەمڕۆ هەوڵەدەین ئەگۆڕین بەشکو ئینشاءڵڵا بەم شێوازە سوودی زیاتر بێ لەسەر پێشنیاری هەندێک لە خوشکبرایان، بەڵکو ئینشاءڵڵا ئیسفادەی هەبێ. فەرموو مامۆستا سۆران ئایەتی 111 بۆ بخوێنەوە، سوورەتی ئەلئەنعام. ولو أننا نزلنا إليهم الملائكة وكلمهم الموتى وكلمهم الموتى وحشرنا عليهم كل شيء قبلا ما كانوا ليؤمنوا إلا أن يشاء الله ولكن أكثرهم يجهلون. ئێمە لە پێشا باسی ئەومان کرد کەوا کافرەکان ئەیانوت ئەیان دەگەر ئاەتێک یان معجزەیەکی گەورەمان بۆ دابەزێنێ ئێمە ئیمانی پێهێنین، ئیمان نایەنین تاوەکو ئەوەی بۆ پێغەمبەرەکانی تر دابەزێنراوە، یعنی معجزە بۆ تۆش دابەزێنرێ. ئەی بۆچی مەلائیکە، یعنی مەلائیکە بە ئاشکرا بەبەر چاومان و ئەم کتێبەدا نابەزێن، یا بۆچی خوا خۆی قسەمان لەگەڵان ناکە ڕاستە و خۆ بیبینیمە چاوی خۆمان ئەو نەرا ڕەبەنە. جا بۆ ئەوەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دڵنیا ببێ کە ئەوان ئیمان ناهێنن، خوای تعالی فەرمێ ولو أننا نزلنا عليهم الملائكة، ئەگەر تەنانەت ئێمە مەلائیکەشیان بۆ دابەزێنین، یعنی ئەگەر فریشتەکان بە ئاشکرا بێن و بڵێن ئەوە ئێمە ئەم کتێبەمان لەلایەن خواوە هێناوە بۆ محەممەد، و مردوەکانی خۆشیان کە لە پێش ئەوان مردوون بێن و قسە بکەن و شایەتی بدەن کە ئەوەی پێغەمبەر ئەیڵێ هەمووی ڕاستە، و هەموو ئەوانەی پێشوویش، هەموو ئەو خەڵکانەی پێشوو، هەموو ئەو ڕووداوانەی پێشوو، هەر هەمووی جارێکی تر دووبارە بکەینەوە بۆ ئەوان ما كانوا ليؤمنوا، والله ئیمان نایەنن چونکە ئەمان بڕیاریان داوە کەوا باوەڕ نەکەن. یعنی ئەمە دڵنیاییە بۆ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کە پێغەمبەری خوا مەیئوز ببێت لەوەی ئەوان ئیمان نایەنن، و لە پێشیشا قەومانی پێشووتر خۆ معجزەی ئاشکرایشیان بۆ دابەزی. ئەوە قەومی موسا، خوای تعالی بە ئاشکرا پێغەمبەر موسا دارێکیەوەشان ئەبوو بە ئەژدیهایەک، هەموو ئەژدیهاکانی ئەوانی قوتەدا دەستێک کردە بە خەڵیا و دەریە کرد ئەبوو بە بلاجکتۆرێک، یعنی وەک بلاجکتۆر ڕووناک ئەبوویەوە، و چەندین بەڵگەی تریش بۆ بەنی ئیسرائیل، بەڵگەی گەورە ئەوان حتا بەڵگەکە حتا شتەکە لە بان سەریان بوو ئەیانوت بەس لەسەرمان لای بە، بەس ئەم جارە لای بە ئیمان نەهێنین، کاتێ لایە برد ئەیان چی سحرێکی گەورەیە. خەڵکی زۆربەی وان سبحان الله. جا بۆیە خوای تعالی بە پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم والله باوەڕیان نەئەهێنا مەگەر خوا خۆی ویستی لەسەر بێ، یعنی خوای تعالی مەگەر هاوەکو چۆن مەلایکە و بەدەست خۆیان نیە هەر ئیمان هێنن، مەگەر قەدەرێکی کەونی کە خوای تعالی بەسەریانە بیسە بێنە ئیمان بێنن، ئەگینا ئەمانە ئیمان نایەن چونکە زۆربەیان نەزان و بێئاگان لەم ڕاستیانە. بەڵێ وكذلك جعلنا لكل نبي عدوا شياطين الإنس والجن يوحي بعضهم إلى بعض زخرف القول غرورا ولو شاء ربك ما فعلوه فذرهم وما يفترون. آياتي 112 لسورة الأنعام خوای تعالی بە پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم هیچ غەمبار مەبە، ئێمە بۆ هەموو پێغەمبەرێک دژمنمان داناوە. سنەنی ئیلاهی وایە، تاقیکردنەوەکەی ئێمە لەسەر زەویە وایە، پێغەمبەر نەبووە
کۆمەڵە دژمنێکی نەبێ لە شەیاطینی ئینس و ژن، یعنی لە شەیتانەکانی ئادەمی و یعنی ئادەمی زاد و شەیتانەکانی جنۆکە. تەنانەت یوحی بعضهم إلى بعض زخرف القول غرورا، هەندێکیان بۆ خەڵەتاندنی ئەوانی تر، بۆ فریودانی ئەوانی تر ئەنواع و ئەشکال قسەی ڕازاوە و ڕازاوەی بێناوەڕۆک. طبعا قسەیەکەکەن وەکو ئێسەش لەم زمانەی خۆمانە کەسانێکن ئەممەنە قسە زانن، بەڵام قسەکانیان بەس زەرق و بەرەقە، ناوەڕۆکی نییە لە ڕاستیە، تەنها بۆ مەبەستی فریودان و لە خشتەبردننی و چاواشەکردنی خەڵکانێکی تر ئەو قسانە ئەکەن. و پێویستە لەسەر ئینسانی مسلمان باوەڕ بە قسەزلەکانی ئەوان نەکا و سەبر بگرێت لەسەر ئەو بەرنامەی کە لەسەرەتی. ولو شاء ربك ما فعلوه، خۆ ئەگەر خوای پەروەردگار ویستی لەسەر بێ، هەنی وەکو دووبارەیەکەینەوە، ئەمە چەند جارێکە لەم سوورەتە ئەم قسەمانە دووبارە کردوێتەوە، ئەگەر خوا ویستی لەسەر بێ ئەم ئیمتیحانە ناکران و ئەسڵەن ئەوان بۆیان نەبوو، ئەسڵەن زوانیان نەئەتوانی زوانیان هەڵبێنن، بەڵام ئەمە هەمووی تاقیکردنەوەی خوای تەعالا بەندەکانی خۆی پێ تاقیەکاتەوە. خوای تەعالا هەندێک نیعمەتەدا بە هەندێک کەس، زانم ئایا قەدری نیعمەتەکانی خوا ئازانێ؟ بۆ نمونە قسە زانی خوای تەعالا کە بە کەسانێک ئەیبەخشێ، ئینسانەکانی پێ تاقیەکاتەوە، خەڵکەکانی پێ تاقیەکاتەوە. کەسانێکن زۆر قسە زانن، خەڵکانێکی ترن خوای تەعالا گفت و قسەی پێ نەداون، نەبەخشیون. خەڵکانێک هەن کردەوەیان زۆر زۆر ساغە، بەڵام زۆر قسە زان نین. ئیمام عوسمان کاتێک چووە سەر مینبەر فەرمووی ئێوە کەسێکتان گەرەکە قسەی زل بکە و عەمەلی نەبێ، یا کەسێکتان گەرەکە عەمەلی هەبێ و بەڵام قسە زانیش نەبێ. خۆی بۆ خۆی وەک گەورەترین قسەیە، خۆی بۆ خۆی ئەوە گەورەترین قسەیە، بەڵام ئیتر بۆ خەڵکی تێبگا. ئیمامی عوسمان کە چووە سەر مینبەرەکە ئەلەرزی، بەڵام ئیمامی عوسمان بوو. ئەو پیاوە مەزنە بوو کە بەڕاستی ابن عمر ئەفەرمێ پێش ئەوەی فیتنەی خەوارجەکان دەستی پێ بکە، واللهی لە ماوەی 6 تا ئاخر لە دوای 6 ساڵەکەی ئیمامی عوسمان 12 ساڵ خەلیفە بوو، تا 6 ساڵی ئەو فیتوفاتە نەبوو. فەرمووی واللهی عمەری لەبیرمان بردەوە، والله عمەری لەبیرمان بردەوە، بەڵام دوایەتر فیتنەکە دەستی پێ کرد، ئیمامی عوسمان سەریان لە ئیمامی عوسمان تێکدا، هەتا شەیدیان کرد. دا زۆر گرنگە ئینسانی مسلمان ئەوە بزانێ کە خوای تەعالا جاری وایە گفت ئەدا بە کەسێک، یعنی قسە ئەدا بە کەسێک، گفت بە معنای گفتار، یعنی بە معنای وعدنا. کاتێ خوای تەعالا شتێکە ئەبەخشێ بە کەسێک ئیمتیحانێکات، بەو شتە ئیمتیحان دەکات، بزان تۆ ئەوە لە ڕەزامەندی خوایە بەکاری دێنی یا لە شتی ترا بەکاری دێنی. هەر یەکێک و خوای تەعالاش بە شتێ تاقیەکاتەوە، هەیە بە جوانی، هەیە بە قسەزانی، هەیە بە زیرەکی. خەڵکەیە زیرەکە، زۆر زۆر زیرەکە. ئێمە تۆزێ پێش ئێستا باسی زیرەکیمان کرد، خەڵکانێکە ئەوەندە زیرەکن، زیرەکیەکەیان سنووری بڕیوە. خەڵکانێکی تریش هەن هیچ خوای تەعالا زیرەکی پیان نەبەخشیوە، ئەویش هەر ئیمتیحانە، ئەویش هەر ئیمتیحانە. ئیتر کامیان لەو ئیمتیحانەی کە خوا بۆیانی دانا بزان سەرەکەون یا سەر ناکەون. جا خوای تەعالا فەرمێ فەذەرهم وما یفترون، دەی تۆش پشتیان تێ بکە و گوێ بەو درۆ و دەلەسەی ئەوان مەدە، درێژە بەکاری خۆت بدە، چونکە تۆ خوا پشتیوانتە، خوا خۆی سەرتەخا. بەڵێ ئاەتی 113 ولتصغى إليه أفئدة الذين لا يؤمنون بالآخرة وليرضوه وليقترفوا ما هم مقترفون. با ئەو قسە زەرق و بەرەقانە ئێوە حەسابی بۆ مەکەن، گوێی مەدەنێ با ئەوانەی کە بڕایان نییە بە ڕۆژی قیامەت گوێیان بۆ بگرن و دڵی پێ بدەن و پێی ڕازی بن و بە قسەکانیان بە پەسەند و بە چاک بزانن و شوێنی بکەون. هەر تاوانێکیش کە ئەیکەن با بیکەن، وليقترفوا ما هم مقترفون، چونکە تەنها ئەوان دوایەکەوە، ئەوانەی کە دڵیان نەخۆشە شوێنی ئەوانەکەون و پاشە ڕۆژیش هەر هەمووتان بەیەکەوە دێنە لای خوای پەروەردگار و خوای تەعالا لەگەڵتانە قساکە. کەوابوو ئێمە لەم ئاەتانەی 11 تا 113 ئەوە تێگەیشتین کە خوای تەعالا مەیل و ویستی لە هەر شتێ ببێ، بێگومان هەرەوە بێ، هەر ئەوە بێ کە خوای تەعالا مەیلی لێیەتی. هەلم ئاەتانە خوای تەعالا سەرخۆشی و دڵدانەوەی هەیە بۆ پێغەمبەری خۆشەویستمان صلی الله عليه وسلم، کەوا هەرچی پێغەمبەر هەیە وەکو تۆ دژمنی هەبووە و خەڵکانێک هەبوون بەرامبەری وەستانەتەوە. هەر کاتێ دژمنت نەبوو ئەوە لە خۆی بترسە، معنای بوو تۆ
تنازل داوە لە بەرنامەکەی خوا. هەر کاتێک شەیطان و منافق و کافر و هەموو ئەمە وازیان لە تۆ هێنا، معنای وایە تۆ لەسەر ڕێگە ڕاستەکە نیت، ئەبێ لە خۆت بترسی و پێداچوونەوە بە خۆت بکەیت. مرۆڤ هەردەم ئەبێ وریا بێ وشیار بێ بە قسەی زل و زەرق و بەرەق نەخەڵەتی، سیر کردەوە بکە، سیر عمل بکە. و زۆریش گرنگە ئینسان دائیمەن بیر کاتەوە. ئیسا من جاری وهەیە قسەی لەگەڵ مولحیدێک ئەبێتە مناقەشەمان لەگەڵ کەسێکی لەو شێوازانە، قسەکانیان ئەمەنە زەرق و بەرەقە، ئەگەر تەفەکرت نەبێ نەیتە خۆت و بیر لە خۆت بکەیتەوە، جاروایە لەوە چی بێژی بەڵا قسەکانیان ڕاستە، بڕێ شوبهاتت بۆ دروستەکەن، گومانێکت بۆ دروستەکەن لە دینداریەتێکەتە، بەس یەک لەحظە تەفەکر بکە و ئاوات چاوێ بنوقێنەوە بیر لە خودی خۆت بکەرەوە. ئێوارە بۆ برادرێک ئەمەم باس کرد، تۆزە قسەی ئەوان تەئسیری تێ کردبوو، ئەی ئەگەر ئێمە مەسەلەن بۆ نمونە ئەی خوا بۆ وا ئەکا و ئەی ئەگەر خوا ئیتر لەو قسە زەرق و بەرەقانە لەبەر خاتر ئەوەی کە مەجلسەکە خەڵکی تایە لەوە چ لە قسەکەم تێنەگاگینا قسەکان باسەکەم، هەندێ لەو شتانەی یعنی خسوە مێشکەوە منیش هەرەوە نەبیرم کردەوە، وتم هەرەوەم پێوت، وتم بەس یەک تۆزێک بیرکەرەوە لە خودی خۆت، وەفی ئەنفوسیکم وانی ئەفەلا تبصرون، بەس بیر لە خۆت کەرەوە. تۆ ئێستا هەروە شەو بوو ئێوارە بوو، وتم نانی ئێوارەمان خواردوانیە، وتم ئیسێمە چیمان خوارد، ئەنواع وەشقەڵمان تێکەڵ کرد، خواردن و خواردنەوەمان هەمووی تێکەڵ کرد. تۆ بەس ئەوەنە چێژە بینی لە خواردن و خواردنەوەکە و ئەوەنش هەست دەکەی کە خواردت و خستە خوارەوە، ئیتر حتا ئاگات لەناو دەمی خۆتیش نییە، حتا ئاگات نییە چۆن ئەیجاوی، والله ئاگات نییە چۆن زوانت هەجانە جارێ بڕێکی فراداتە خوارەوە کە جاویە و حازری کرد ڕێداتە خوارەوە، بەو بەنا ئەو قڕۆکتا ئەچێ بەبێ ئەوەی تۆ چەورت کردوێ، بەبێ ئەوەی تۆ تەڕت کردبێ، خواگیان هەمووی تەڕ کردێ حازر ئەچێتە ناو مەعیدە، لەنا ئەو مەعیدەوە ئەم ئەسڵەن بە حیاتی ڕۆژی ئێمە یعنی نەبینیمانە و نەشبیری لەکەینەوە، ئەم هەموو خواردنە جۆرا و جۆرە، ئەم هەموو خواردنەوە جۆرا و جۆرانە هەمووی دابش ئەبن بەشێکی ئەڕوا بۆ خوێن، ئەبێتە خوێن. ئەی باشە تۆ خوێنت خواردووە، شتی سوور ئەسڵەن لەوانە شتی سوورت هەنە خواردووی، لەوانە شتی سوورت هەنە خواردوێ، ڕەنگی شتێکت نەخوارد بە ڕەنگی سووری هەبێ، بەشی خوێن ئەڕوا جیابێت. وتم تۆ تووکت خواردووە، بەشێکی ڕابۆ تووکی سەرت و ڕیشت و برژانت و قاژت و تووکەکانی لاشت، بەشێکی تر ئەڕوا بۆ ئێسخان و ئێسخانیش جۆرا و جۆرە، ئێسخانی دەست و قاژت و ئەمە جۆرێکی ترە، پەراسۆ جۆرێکی ترە، هی گوێچکت ئامە گوێچکت جۆرێکی ترە، ئەنی ئەمە هەمووی لەو خواردنەوەیە کە تو هیچ ئەمانە نەخواردووە. بڕێکی ئەڕاب ئەبێ بە گۆشت، یە خەڵکەیە جا من نمونەم هێنایە، وتم لە بنەماڵەکەتانە کەس هەیە هەر گۆشت نەخوا، وتی ئەرە وەڵات دوان سێنێک هەر گۆشت نەخوا، هەر گۆشت، وتم ئەی باشەقینا ئەم گۆشتە لە کێوە دروستە بێ، ئەمە ڕۆژ بە ڕۆژەوەبەر چاوتە گەورە بێ، ئەو گۆشتیش ناخوا، تۆ هەر ئەسڵەن بیرت لێ کردووە ئەمە چۆن ئەبێ، ئەمە لە کێوە ئەبێ. وتم بیرکەرەوە مادەیەک چاوی لە دروستە بێ، مادەیەک گوێی لێ دروستە بێ، مادەیەک يعني هەر ئەو خواردنەیە ئەنواع و ئەشکال ئەمە هەمووی تەوزیعاتە بێ. ئەمجا ئاوەکان ئەوتمان هەندێکی بۆ خوێنەچێ، هەندێکی ئەبێ بە عەرەق، هەندێکی ئەبێ بە ئاوی لووت، هەندێکی ئەبێ ئەڕوا بە ئاوی چاو، هەندێکی ئەبێ بۆ ئاوی گوێچک، هەندێکی ئەبێت لە ئەخیرا لەو خواردن و خواردنەوانش ئەوەی کە بەکەلک نایە، ئەوەی بەکەڵک نایە بۆ جەستەی تۆ و لەوانەیە دوای بۆ شتی تر بەکەڵک بێ، ئەبێتە پاشەڕۆ، بەبێ ئەوەی بە خۆت بزانی لە دوو شوێنی ترەوە ئاوەکەت دەرئەچێت فڕێدەیت و پاشەڕۆکەش فرادێت، ئەوەش بەس بۆ تۆ لەوانەیە ئیسفادە نەبێ، بۆ جەستەی تۆ ئەو کاتە پێویستی پێ نییە، بەڵام شتی تر ئیسفادەی لێکە. ئەمە ئەگەر خوایەک نەبێ چی معمەلێکەیە لە دنیاە بەبێ خاوەن حالا خۆ ئیشکە ئەم هەموو ئیشە بکە بەبێ خاوەن، ئاخر شتی وا هەیە، یعنی ئێستا بۆ نمونە معمەلێک دابنرێ، معمەلی ماست، هەر ماست و شیرەمەنی، من چوە ڕۆژە سەردانی معمەلێکم کرد، معمەلی ماست و شیرەمەنی بوو، خاوەنی معمەلەکە برادرمە هەندێک ڕەفیقیمانەیەوانە چوون بۆ لای، وتی مامۆستا ئێمە جاری وا هەیە 1200 کەس لە معمەلە ئیشەکە، 1200 کەس لەو معمەلە ئیشەکە، 1200 کەس، بەردەوام کارەبای پێویستە، بەردەوام ئاوی پێویستە، بیری لێ بکەرەوە، ئەو جاتوانێت ماست بۆ دەربێنێ، ئەو ئەوش ماست طبعا خۆتان زان مواد ئەوەلەکەی لە کێوە تێ و چۆن تێ و ئەمانە خوا لە خۆڕایی دروستی ناکە.
جاب الراسي برزان نابي إما يكسر هر خوانا ناس قسەیەکی کرد هر كافر قسەیەکی کرد يكسر بزرق وبرق قسەکانیان بخەڵەتی ئەبێ ئینسانی مسلمان ئاگای لە خۆی بێ دائیمەنیش ئەو قسانە لە کێ تەئسیرەکە لە کەسێ تەئسیرەکە کە دڵی نەخۆش بێ ئەگینا کەسێک کە شەوان دانیشە شەو نوێژی بکا و ئەم بیرە بکات تەئسیری تێ ناکە آخر بۆ پیاوە پیرەکانی جارانی ئێمە پیرێژنەکانی جارانی ئێمە ئەم هەموو بانخوازش نەبوو ئەم هەموو ڕادیۆ و تەلەڤیزۆنش نەبوو ئەم هەموو کتێبەش نەبوو ئەم سۆشیال میدیایە نەبوو لەگەڵ ئەوەشا کەس نێتوانی بیان گۆڕێ برا من باپیری تۆ خوێنەواریان نەبوو داپیری تۆ من داپیرێکمە بوو ئەوە نەموسڵمان بوو ئەمە نەموسڵمان بوو ئەمە نەموسڵمان بوو لە سەردەمێکە کە دەور و بەری پاک بێدین بووە دەور و بەری پاک بێدین بووە باوکم ئەوت ڕۆژێکمە بێ دێت کۆمانیان کردەوە ئەوت پێمانیان وتیان لە ساڵەکانی 60ەکان ئەوت پێمانیان وتی لە ئێسەوە دوا بۆ بارانیش پێویستمان بەخوا نامێنێ رووسیا باران ئیتحاد سۆڤێتی رووسیا بارانمان بۆ بارێنێ ئەوت هەروە خەڵ بوو شتی جوانی هەڵەدا لە خۆشیاوەتر بارانیشمان خوش بارانەکەت چاوەڕێ ناکەن خوا باران بارێنێ ئەوت یعنی خەڵقاوە لەو زروفە ئافرەتە ئیماندارەکان و پیاوە ئیماندارەکان ئەو هەموو قسە تەئسیریان ناکرد وازیان لە نوێژ و ڕۆژ و عیبادەتی خۆیان نەهێنا هۆکارەکەی چی بوو هۆکارەکەی ئەوە بوو چونکە ئەوان لەگەڵ خوایە بەینیان قایم بووە خوای تەعالا دڵیانی پاراستووە کوفر و بێدینی تەئسیر لە کەس دڵێکە کە دڵەکە نەخۆش بێت ئەو پیرێژنە کاتێ دێ کابرایەکی بێدین ئەڕوا پرسیارێک یەکێک شانازیەک لەوێت وەڵڵا چوومان پیرێژنێکمان بینی تەشیع ڕێسە ذکرێک لەگەڵ تەشیع ڕێسانەکەت وایە کورد سڵاواتی کێدا وایە کورد سوبحان الله یەکێ کرد ئەوتمان ئێستا بزان چی پێکەین یاریە بەعەقلەکەین وتی چوونێ لای وتمان دای ئەوە خێرە دەم تەجوولێ لەگەڵ تەشیع ڕێسان وتی وەڵڵا ذکری خوا ئەکەمەمانە وتمان ئەی باشە ذکری خوا کێ و هالێک و ترا قسانە کە ئیسە شوێنی نییە وتی بۆ کوڕم ئێوە ناشە باوەڕتان بەخوا نەیە وتمان وەڵڵا هەر حەزەکەین بزانم چۆن کوڕم یاک تۆزی عەقڵتان بێ ئەم تەشیعی من ئەلام شوێنە داینم ساڵێکی ترش بێمە بۆ عێراقار بۆ خۆی وایە لێراکە ئەگەر من نەیڕێز ئەوتمان ئەمە چی پەیوەندێکی بەم ئەیوتی هەموو ڕۆژێ ئەم خۆرە دێ ئەوە ئەبێ دوایەوە شەو دێت و ئەم جابیانی ئەم باران ئەبارێ مانگ و ئەستێرەوە ئەم هەموو دنیان گشتی دێت و ئەڕوا ئەی ئەمەگەر خاوەنێکی نەبێت چۆن نەبێ ئەمە زۆر بەسیتە کەسێکی نەخێنەوار ئەم قسەی کردووە بەڵام بیری لێ بکڕ بزان ئەمە چی تێگەیشتنێکە چی عەقیدەیەکە وەڵڵا زانیمان ئێمە چاری ئەمە ناکەین وەڵڵا بەگمان لێدا چونکە ناتوانانی بەرامبەری ئەمانە بگری بەڵێ ئاەتی 114 لە سورەتی الأنعام أفغير الله أبتغي حكما وهو الذي أنزل إليكم الكتاب مفصلا والذين آتيناهم الكتاب يعلمون أنه منزل من ربك بالحق فلا تكونن من الممترين أي پێغەمبەری خوا پێیان بڵێ ئاخوڕەوە هەیە جگە لە خوا کەسێکی تر بکەمە دادوەر لە نێوان یعنی بکەمە دادوەری نێوانمان یعنی جگە لە خوا کەسێکی تر بکەمە حەکەم ئەو خوایەی کە کتێبێکی مفەصل لە بۆ ئێوە بۆ ئەهلی کتاب کتێبێکی مفەصلە بۆ ئێمەش کتێبێکی مفەصلی دا بەزاندووە کە ورد و درشتی هەموو شتەکانی تایە یعنی من بڕۆم غەیری خوا بێنم بیکەم بە حەکەم غەیری خوا بکەم بە دادوەر لە نێوانمانە والذين آتيناهم الكتاب وأوانشي كه إما كتابي آسماني من بيدا بيشي إسلام لجوا كانوا لقاورا كان والله يعلمون أنه نزل من ربك بالحق شاك أيان زانية من لا ينخوا دابزي فلا تكونن من الممترين دي كوابو توش هرگيز لو خلقانا ما وكوا دو ضلو بقمان برامبر بدينة كان هرگيز لو أنا ما بقى قمانت نبيك أم قرآن أخوانا أردوتي لا پیغمبری خوش صلی الله علیه وسلم خو بوی احد وحی يعني بوی احد خوای تعالی دڵنیایە کاتۆ لە هەموو جارێکە کەوا ئەمە قسەی خوایە ئەمە فەرمایشتی خوایە بۆ تۆ دێ بەڵێ وتمت كلمة ربك صدقا وعدلا لا مبدل لكلماته
وهو السميع العليم. آياتي 115 سورة الأنعام وتمت كلمة ربك يعني قشت وتكاني پروردگارت كقرآن سرجم برياركاني شي لراستي ودادگريدا يعني لا صدق وعدالتها قيشنة بايان يعني أوبر يعني بيبينا وتمت كلمة ربك صدقا وعدلا لا مبدل لكلماته نابه هيج كسيك وبوين هيج كسيك دسكاري بك وآلو قريان بيابك وهو السميع العليم وبيقمان خوي تعالى تشاك دبيسيو باشش أزاني وآقدار بهمو شتك. وإن تطع أكثر من في الأرض يضلوك عن سبيل الله إن يتبعون إلا الظن وإن هم إلا يخرصون. أجر بجوي زور بي خلقي بكي زورينا أجر بجوي زوريني خلقي سر زي بكي قمراتك يعني مرجنية زورينا لسر حقا وزور بي جار زورينا لسر حقا بويا الزور بي جار أبي إنساني إيماندار آقاي ليبي أجر بجوي زور يك لخلقي عن زوريني خلقي سر زي بكي بخوال الرقاي خوالات دن زور بي عن شوني قمان كوتون وزور بشيان بتخمين بدقماني بدواي أواء أروانا نشتكانا حرب تخمين الله والله لو وابي لو أنا وابي يعني إما فيامي إخوة بجيب يورين لبروي لو أنا وابي توازل القرآن وقصي إخوة بيني كتود النهاية أما في غمري إخوة والله احتمال إيه وابي والله لو أنا إما لا 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 لسكم يكتو جوربوا يتنبوبي أنت بوق لبوق وبوبي نتنازع شيء دواء أبوي ميمون أمجا ميمون تتي أم كل كم بوتشي بيبرو أمجا أبوي إنسان لا حول ولا قوة إلا بالله. يعني ما تخميني أما أولني كأخوي تعالى باسكا نظري داروين جا تو أجر زور شوني زور بي خلقي سر زيوك إخو أمره خلقي كي زور سر زيو باوري بواهي شوني تخمينك كوتوا شوني فرمايشتكاني خواي پروردگارنا كوتوا كبو پیغمبركاني ناردو خو فنامنده بله. إن ربك هو أعلم من يضل عن سبيله وهو أعلم بالمهتدين. بيقومان پروردگار داي پیغمبري خوا صلى الله عليه وسلم زور باشتر وبآقاتر زاناتر بآقاتر لحالي أوانيك للرقاي خوا لعادن يعني خوا باش يا الناس وباش بآقا وزانايشة بوانيك لعادن للرقاي خوا تعالى وچاكيش ريبشان دراوكان أناسيه وأيا الناسيه لخودي خوان باشتر يا الناس يعني خوا تعالى يسيما لنا وضلي خوان زيادر من الناس والله لخودي خوان باشتر من الناس خوا پروردگار بويا برنامج خوا پروردگار برنامجك ريك أدالة ناخي دلي إنسانك وأجزاني تو تشيت في ويسة كمكرتيت لتشيها هي وكو برنامج دسكردكاني مروفنية حرشي برنامج أم دنياها هي أو كبرلمان كان بريالي لسردن داي أنا تشريع كان حموي صالانة أبي بيداتشوني بيب شو كبو سيرك بر إنك دعنا ياسايك دعنا دواي ماوي الزرري بو كومال خلقه أوان لبر مصلحتي كومال خلق دعنا دواي سيرك زرري قوري داوا فريايا كون أولا عدن بعمله إلا أوي برنامج خوابي برنامج خوا لقلنا خيمرو فكان إيشكا بيش أوي لقل دروا يعني قصبك يعني خوي تعالى ناخي مرو فكان ناسي إسكات خوي تعالى تشريعي كدا نوا بون مندس برينوي دز هيت شتي جاي دز برينوي دز ناقريت شنو خوي تعالى زايد شي تأثير لدزكا أزانية شي واكا خلق دزيدك حتى شي برنامج أم دنياها هي بيني ناتوان شتبدانا لشريعتين خوا جوان تربي چونکە خوای تعالی خۆی مرۆڤەکانی دروست کردو ئەزانێ نەفسیەتیان بەچی ئەشکێتەوە بەچی ئەگەڕێتەوە بۆیە زۆر گرنگە ئێمە تەسلیمی تەواوی بەرنامەکەی خوای پەروەردگار بین. 118 فكلوا مما ذكر اسم الله عليه إن كنتم بآياته مؤمنين. كافرەکان چۆن مسلمانەکان سەربڕاوی دەستی ئەوانیان ناخوات ئەوانش سەربڕاوی دەستی مسلمانەکانیان ناخوات. جا خوای تعالی فەرمێ
تۆ شتێک بخۆ کە زکری خوای لەسەر کرابێ، یعنی لە حیوانێک بخۆ کە ناوی خوای لەسەر برابێ. ئەگەر ئێوە باوەڕی تەواوتان هەیە بە ئاەتەکانی پەروەردگارتان، یعنی دائما حیوانێ مەخۆ، لە حیوانێک مەخۆ کە ناوی خوای لەسەر نەبرابێ لە کاتی سەربڕینەکەیە. مەقسەدش لەیرە هەندێک لە زانایان ئەفەرمن بسمیلاکردن لەسەر ئەو حیوانەی کە سەرێ بڕی واجبە، ئەگەر نەیکەی حیوانەکە ناخورێ. هەندێکیش لە زانایان وتویانە بسمیلاکردنەکە لەیرە مەقسەد ئەوەیە کە تۆ مسلمانی و بە ناوی خواوە سەرێ بڕی، کەوابوو مادام مسلمانە ئەگەر لە بەریشی بچێ بسمیلاکە یان حکمەکە نەزانێتیش ئەو گۆشتار ئەخورێ گوناحبار نابێ. بۆیە کاتێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم عایشە پرسیاری لێ کرد خوای لێ ڕازی بێ، دایکی ئیمانداران، وتی ئەی پێغەمبەری خوا جاری وایە گۆشتێکمان بۆ ئێمە نازانین بسمیلایان کردە لەسەر یانە لەسەریان بڕیوە، فەرمووی خۆتان بسمیلای لەسەر بکەن و بیخۆن. ظاهری مسلمانە، ظاهری ماڵی مسلمانە، بسمیلای لەسەر کە و بیخۆ. بەڵێ ئەوە چوونە لاپەڕەی 143 وایە؟ بەڵێ لاپەڕەی 143 آياتي 119 فرموا مصر. وما لكم ألا تأكلوا مما ذكر اسم الله عليه وقد فصل لكم ما حرم عليكم إلا ما اضطررتم إليه وإن كثيرا ليضلون بأهوائهم بغير علم إن ربك هو أعلم بالمعتدين. خلقانك لأخويا وهلصان أما حرامه وأما حلاله. جاء خوي تعالى زور تورا بين لو بناي خواو حلال وحرام كي ببيع أوي شهر زايد هذه ما هو أرزوي خود والله خود حزد لتشتنيا والله أما حرامه خود حزد لين يا الله حرامه يسا أجر كله بأرزوي يما بوايه خلق إسلاماني كل ما نأخوار وانيا أما حرامه لكاتك أخوي تعالى كله حلال كله يا غمري خوش عيسى صلى الله عليه وسلم كاتب بزمجكي لا بردم أخورا هنا لمالك هنا بزمجك يعني هنا يا غمري خواه صلى الله عليه وسلم نيخوار صحابة كان دس يعني صار بويا وتيان أي في غمري خواه حرامه فرموي نا بس من لو لا تقي من أنا أخورا طبيعتهم هاتش تسري بلان بيخون نوشي جانتر جا خوي تعالى فرمي أو تشيت أنا لشتيك ناخون كاتي ناوي خوي لسر براوة كاتي سر يبري هر حيوانك بيه كاتي سر براو ناوي خوي لسر برا بيخون تواو يتصلمك أنا خوي تعالى وقد فصل لكم ما حرم عليكم أو يك حرام خوي تعالى ماسك تواو لحرام كان دور بقرن وتتواو هرشتك حلال بو ليه بخون بو دسي لي أقرنوا جاء حرام كان خوي تعالى فرمي ديالي كردوا إلا ما اضطررتم إليه إلا لحالة ضرورتها سبون من البراس حرام وانيا بلان أقرنا تشاري ظروفك هاتا سرا تو تنها براز الدازكوت أجينا أمر دي لبرسا أو كاتب برازكش أبي بخوي لحالتنا تشاري بون من عرق حرام خواردنوي عرق حرامه بلان لولاتك لشوينك ظروفك هاتا سرا أو نبو خريب بو أخن كايلتينا هيج نبو يترزانيت أمري بلان بطلي عرق دوزيوه يعني كوتبو لشوينك حالتك لا حالة رودا زانانا فرمن واجبة أو بخويتو لبروي نمري بوي نمري هتا قيت شوينك عرق حرامه بلان لو حالته بطو دروست بيخوي جا خوي تعالى فرمي حالتنا تشاري حرام كان أو كاتا حرام كانش حلاله بي لحالتنا تشارية إلا ما اضطررتم إليه أم جا خوي تعالى باسو كساناكا ولا خوي وفتوى آدن وإن كثيرا ليضلون بأهوائهم بغير علم خلقانك زور هن بهوا وآرزو إخوان لأخوان وشت حرامك وشت حلالك خلق امرأك أن الرقاء إخوان لا يأذن إن ربك هو أعلم بالمعتدين وإخوان تعالىش أو زيادة الرويانا أو كسانيك وزيادة الرون للسنور إخوان در أتشن أوانيك السنور إخوان بزاندو إخوان تعالى باشا يا الناس خوي أزانتشان بيك هو آمان قتل خوتانا فتوى مدن قتل خوتان وبشتك تأكيد نبن مالنا ما حلال وما حرام طبعا حلال أصل لها مش كان غير عبادات سلا عبادة يوجا كان بوتنية لخطب اشتبك إلا ببلغة
بۆیە هەموو شتێک ممنوعە إلا ببەڵگە. بەڵام لەشتە دنیایەکانە لە خواردن و خواردنەوە معاملاتە ئەسڵ تایە حەڵاڵیە. تۆ ئەگەر کابرایەک پرسیارێکی لێ کردی و تۆزێ شارەزاییت هەبوو لە دینە طبعاً، بەڵام بەڵگەت پێ نەبوو کە ئەو شتە حرامە، تۆ ئەڵێ واللهی من هیچم نەبیستووە لەسەری کە حرامە، بەڵگەیە ئاەت حەدیث نەبیستووە، ظاهیرا حەڵاڵە، بەڵام ئەگەر بەڵگەیەکە بێ ئەوە ئیترە و کاتە ئەگەڕێنەوە بۆ بەڵگەکە، یعنی ئەسڵ تایە حەڵاڵیە. ئەوە زۆر زۆر گرنگە. ئێوارە یەکێک پرسیاری کرد مامۆسا سمۆرە حەڵاڵە یا حرامە؟ گۆشتی سمۆرە. طبعاً ڕاستەکەی من هاتم ینی لەسەر ئەسڵەکە هاتم بڵێم حەڵاڵە، ئەسڵ تایە حەڵاڵە، هیچ بەڵگەیەک لەسەری نییە کە حرامە، هیچی لەسەر نهاتووە. تەنانەت ئەو بەڵگەیەمانەیە کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمی هەموو شتێکی کەڵبدار، هەموو حیوانێک کەڵپیە بێ، هەموو تەیرێکیش چونڕووکیە بێ، و دڕەندە بێ، حیوانێک کەڵپیە بێ و تەیرێکیش چونڕووکیە بێ و لەگەڵ کەڵپ و چونڕووکەکەیە دڕندەش بێ، یعنی هاشاوڵی حیوانی تر بدا، ئەو خواردنی حرامە، جگە ئەوە خواردنی حەڵاڵە. بەڵام وتم با لە خۆمەوە قسە نەکەم، نەوەڵا باس سەیرێ بکەم. تەماشام کرد سمۆرە لە لای جمهوری عولەما، لای مەذهب ئیمامی شافعی و مەذهب ئیمامی مالک و مەذهب ئیمامی ئەحمەد سمۆرە حەڵاڵە، هیچ کێشەیەکی تیان نیە و ئەمانە. بەڵام ئیمامی ئەبوو حەنیفە وتوێتی سمۆرە ڕاستە عینەن وەکو ڕێوەیەکە وایە، ڕێوەکەش هەر وایە، وتی ڕاستە سمۆرە یان ڕێوی دڕندە نییە بۆ گیان ئینسان، بەس دڕندەن بۆ گیانی حیواناتی تر، و کەڵپیشانەیە کەوا بوو ئەو حەسابی مشک و ڕسک و ئەم شتانەی بۆ کردووە، جرج و ئەمانە، وتوێتی ئیمامی ئەبوو حەنیفە بە حرامی زانیوە. بەڵام ظاهیرەکەی ڕەئی ئەمان بەقەوەترە، بۆیە ئاعتیادیە و دروستە ئینشاء الله تعالی. مەبەستم چەند گرنگە ئینسان بە بەڵگەوە شت بکە، زۆر خەتەرە تۆ بەڵگەت نەبێ بە هەوا ئارەزوی خۆتە بڵێ ئەمە حەڵاڵە ئەمە حرام، قەت ئاگاتان لێ بێ لە خۆتانەوە شتێک مەکەن کە دین نەبێ. بەڵێ حاجی فەرموو. هەنە پرسیارەیە لێمانە کرد جارجارەوەی کە دەرگوپان هەنێکیانەکەونە باڵێن شارۆچکەیەکەونێک لە شارە گەورەکان پێشەی ئەوان هەیە ئەو مارکێتانەی کە بەدەوریانەیە زۆرنەی و گۆشتانەی کە لایەنە تاکیدی لەوەی کە بسمیلای لەسەرکران بە سەربڕاوە، هەم بە سەربڕاوە بەبریش بەڵام پەلەوەرەکان بەعام بڵێن حیواناتەکانی تریش کە جوانخاچن ئەمانە هەمووی بە سەربڕاویە، بەڵام تاکیدی لەوەی کە بسمیلای بە حاڵەتی ئەوانە چیت دەستیشن دەستیان ناکە بە ظاهیر سەربڕاو ئەوەی کە بەس تاکید بن مرێنراو نییە، خنکێنراو نییە، مرێنراو نییە، بەس ئەوانە نەبێ. مادام هی وڵاتی ئەوروپیە و هی وڵاتێکە ظاهیر ئەهلی کتابن، مەسیحین یان جوولەکەن یان ئەمانە درسە، ئەمڕۆژ ئەوەی زۆربەی ئەکرێ کشتی بە ئالا ئەکرێ، بۆیە ظاهیر والله أعلم دروستە و خوای تعالی فەرمێ وطعام الذين أوتوا الكتاب حل لكم. ئیتر زۆر ئینسان نەڕاتە ناو وردەکاریەکانەوە. من عرضم کردن بۆ مەسەلەی مریشکی سینیەکە چونکە سین دینی نییە، لەبەر ئەوە ترسام. ئەوش ئەگەر قەنەعەتمان بۆ دروست بوو لە ویلایەک سەر بڕێکە مسلمانە یا لە ویلایەک ئەکرێکە مەسیحیە، هیچ کێشەیەکمان لەوەش نییە. بەڵێ ئاەتی 120 وذروا ظاهر الإثم وباطنه إن الذين يكسبون الإثم سيجزون بما كانوا يقترفون. إيمان داركان خەڵکینە خۆتان لە تاوان و گوناحی ئاشکرا و نهێنی بپارێزن، چونکە ئەو کەسانەی بێگومان ئەو کەسانەی کەوا گوناح و تاوان ئەنجامەدەن بەڕاستی لە تۆڵەی گوناحەکانیانە لە لای خوا سزا ئەدرێن. بۆیە گوناحێک ئەگەر لە لاخی دڵیشەوە بوو یان بە ئاشکرا بوو، ئینسانی مسلمان ئەبێ خۆی لێ بپارێزی. هەندێک گوناحەیە مەبەست ئەوەیە کە لە گوناحی ئاشکرا و نهێنی، ینی مەبەست لێرە ئەوەیە کە تۆ لە خۆتۆ حقت لە مسلمانێک هەڵگری، لە خۆتۆ حەسوودی بە مسلمانێک ببەی، ینی ئەوە تاوانە ئاشکرایینەکانە شاراوەکانە، تاوانە یان جاری وایە دزیوە ئەیکەی، یعنی تاوانێکە مەسەلەن بۆ نمونە تەقریرێک و راپۆرتێک سڕی ئەنووسی لەسەر کەسێک کوڕەکەی دەسەریە، ئەمانە یعنی بەڵێ. ولا تأكلوا مما لم يذكر اسم الله عليه وإنه لفسق
وإن الشياطين ليوحون إلى أوليائهم ليجادلوكم وإن أطعتموهم إنكم لمشركون. هروها أما آياتي سطو بسويك طبعا هروها لو حيوانانا مخون كنايو خايل سر نبرعوا وبيقمان أوجر خواردنانش تاوانو قناحا إنه لفسق وإن الشياطين ليوحون إلى أوليائهم ليجادلوكم وبيجزان كوا شيطانا كان دائما شتي بروبوش أخنا ضلي دوستكاني خويانا وأوليائهم ليجادلوكم بو أوي مجادلة ودا مقاليتان لقلها بكن وكيشو قرفتان بو بين بيشوا وإن أطعتموهم أجر بقسيان بكن ضلنيابا خوابنا مامدا يعني أجر لا بقسيان بكن لشتيكا كلا إسلام درتانا كاو أتنوات الريزي الشرك وبيباوريوا خوابنا مامدا وإنكم لمشركون أو كاتا براستي هي الروي برنامج غير خواكن وهاو بجبو خواي تعالى بالرياضة خوابنا مامدا آياتي سطو بسدو. أومن كان ميتا فأحييناه وجعلنا له نورا يمشي به في الناس كمن مثله في الظلمات ليس بخارج منها كذلك زين للكافرين ما كانوا يعملون. كسيك مردو بيخواي قورة زيندوي كاتوا مقصد مردو ليرة مردونية يعني كسي كافر بيو خواي تعالى هدايتي دا بيها الإسلام بيتنا مسلمانانا ونوري بيه ببخشي بو نوري خوار رياكا يعني روناكيه يعني مقصد هو برشاوي الرونة حلال وحرام أزانيه أو يمشي به في الناس أو وكو كسي كوايا كيشتعل لناو تاريخي يابي لناو تاريخي زلكاوي لناو بيسو بوغانيا درنا شوا ليس بخارج منها كذلك زين للكافرين ما كانوا يعملون. بالراستي كافر كان دائما اشتخراب كان يعني لا جوان كراوتوا شيطان دي بباوري وبيدينيان كفروا شركيان حراميان للا الرازيانيتوا بو اوي زياتر بردوام بن لسر بيديني خويان بالله. وكذلك جعلنا في كل قرية أكابر مجرميها ليمكروا فيها وما يمكرون إلا بأنفسهم وما يشعرون. سنة إلهي وايا خوي تعالى دائما مروفكان تاقية كاتوا حمو شارك حمو بايتختك حمو قلو نتويك خوي تعالى تاقيانا كاتوا بكومالا مجرم ونكبتيلك كدين ايانوي او خلقا حرشي ريقاي فرتو فيلها يقرنا بر بو اوي خلقهم رابك جاء خوي تعالى فرمي اما تاقي كرنويه اي بيغمري خواه صلى الله عليه وسلم اوي سأهلي مكة ابو جهل وجماعتكي ايويان بي تاقي كينو ولا دهاتو شبردوان مسلمانان هلا تاقي كرنويه خلقانيك لبر مصلحتي خويان لبر برجواندي خويان لبر بردوان بونيان لسر كفر بباوركانيان حرشي ريقاي هي يقرنا بر وطبعا شاي خمان شايفين حرشي رجاء كنا حيا يقرنا بر بو اوي لسد اصلات من النوا بو اوي كس نبي ملته والشاركاتوا حرشي رجاء هي يقرنا بر ليمكروا فيها وما يمكرون الا بانفسهم والله ما نازن اما اكو جنابه وت كاتك زانن لسر بش لسر نوكي سر دل النزبي واقرنا ولا اخوي پروردگار وبخوش نازن حتى او كاتديت سبحان الله قصيك والله وايا بس صبري قرك هتي ظلم لقواتيها بشره بويا اول هو ورجراوا بيشيناني اما دنياتنا كما يك قو بنديكي بيشينان نيه لايات وحديث ورنا جرا يك بنديكي بيشينان ما نيه يعني بتايبتي ما بس موكو بياوي كيوكو بيراميد يعني اواني كاو بندانا جرنوا نكع مثلا عندي دولار جنابتان قرب معناها هي خلق روسيا او انا عندي بيشينان او بنداني ك بيشيناني ايمه دساودسيان بيكردوا يكي كينيه لايات وحديث ورنا جرابي خلقي لا ايمه جاري وابو فقير بو نيتواني عربي كاين زانيه ايات كاين زانيه حديث كاين زانيه كرديان تبنديكي جوان بو اوي دائما لمش كاب مينت حمومان ازانين يعني لبرمان كدو لباوا بيران مانو حتى ظلم لقويتي ابشره حمومان بيسمانه تشمبه تشقلنيه حمومان بيسمانه دوغا لدوله كابن ناچنە پێستیەکە چنە خویەک
هەموو مانەوان بیستۆ گشتی حەدیث و ئاەت بەس بەو شێوە لە بیرت ناچێ مناڵیش لەبەرێکە پیرەژنیش لەبەرێکە پیرەپیاویش لەبەرێکە بەڵێ ئاەتی کۆتایی ئەم دەرسەمان کۆتایی لاپەڕی 142 لاپەڕی 143 ئاەتی 124 خوای تەعالا ئەفەرمێ وإذا جاءتهم آية قالوا لن نؤمن حتى نؤت مثل ما أوتي رسل الله وإذا جاءتهم آية قالوا لن نؤمن حتى نؤتى مثل ما أوتي رسل الله الله أعلم حيث يجعل رسالته سيصيب الذين أجرموا صغار عند الله وعذاب شديد سيصيب الذين أجرموا صغار عند الله وعذاب شديد بما كانوا يمكرون. بەداخەوە ئەم کافرانە لە زمانی پێغەمبەر صلی الله عليه وسلم زۆر عجیب بوون ئەوان داوای ئاەتێکیان کرد داوای معجزەیەکیان کرد کاتێکە معجزە و بەڵگەیەکیان بۆ تێ لەلایەن خوای پەروەردگارەوە کەیدا بە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەڵێن چی قالوا لن نؤمن حتى نؤتى مثل ما أوتي رسول الله ئەمجا ئەڵێن والله ئیمان نایەدین تا چی بۆ موسا دابەزێت تۆش بیکەی چی بۆ عیساش باشە خۆ لە کاتی خۆیان باوەڕ بە موسا و عیساش نەکرد خۆ ئەو بەڵگانەش هات کاتێ عیسا کوڕەکەی نوحی زیندوو کردەوە دوای چەند هەزار ساڵ مردووەتی لەناو قەبرەکەی زیندوی کردەوە قەبرەکەی شەقی برد و کابرا بە مردووەتی بە زیندووەتی هاتە دەرەوە لە قەبرەکەی هەر باوەڕیان نەکرد وتیان ئەمە چی سحرێکە قالوا لن نؤمن حتى نؤتى مثل ما أوتي رسول الله ئەڵێن تا ئەو بەڵگانەی بۆ پێغەمبەرەکانی تر هاتووە بۆ تۆش نییە باوەڕت پێ ناکەین جا خوای تەعالا کەی محتاجی ئێوەم تۆ باوەڕ بە پێغەمبەرەکەم بکەن یان نەیکەن خۆتان تاوان بارە بن الله أعلم حيث يجعل رسالته خوا خۆی زانایە ریسالەت و پەیامی خۆی ئەدا بە کێ پەیامی خۆی ئەدا بە کێ بەڵام ئەو کەسانەی کە مجرمن والله تووشی زەلیلی ئەبن لەلای خوای تەعالا کاتێک کە سەریان شۆڕە و زەلیلن لەلای پەروەردگاریان و سزایەکی زۆر بە ئازاریان بۆ ئامادە کراوە لەو ڕۆژە بەهۆی ئەو هەموو فرتوفێڵەوە کە یان کرد بۆ خەڵەتاندنی خەڵکی هەمووی ئەبینن بە چای خۆتان بەس پەلەتان نەبێ سبحان ربك رب العزة عما يصفون وسلام على المرسلين والحمد لله رب العالمين.